خۆشەویستانم سڵاو. ئەمڕۆ باسی گەورەترین و دیارترین کێشە دەکەین لە جیهانی مۆسیقا گۆرانیە کە ئەویش ماچینتۆنە، سنگین بڵێن کە پێی دەوترێ سنگین ئۆن پیچ، یاخود ئێمە لە ئێستادا کێشەی ئەومان هەیە زۆر کەس گۆرانی سنگین ئۆف پیچ ئەڵێ، بەڵام پێشی دەڵێن دەنگی خۆشە، واو ئەوە شتێکی زۆر باشە، دەنگی خۆشە. مەرج نییە، لە ڤیددیۆکانی تریشا باسم کردووە دەنگە خۆشە، بەڵام تۆ ئیقاعەتەوانێ، بەڵام تۆ نێتەوانێت تۆ لەگەڵ فرقیا دەرناچی. ئەمە دەنگ خۆشیر بە تەنیا مەرجنیە تۆ دەنگت خۆش بێ و کاوابێت تەواو تۆ هونەرمەندی و گۆرانی بێژی ڕاستی ئەبێ کە تۆ دەتەوێت ببیتە هونەرمەند یاخود کارێک دەکەی بزانی پەیامە چییە، تۆ دەیتە ناو گۆرانیتنەوە بۆ فاشن و بۆ مۆدێل دی. ئەگەر بۆ ئەوە دی کاکەگیان ئەوە لایەکی تر هەیە، فاشن و مۆدێل هەیە، خەڵک خۆی پێدەرەخا، کێشە نییە، بڕۆ لەو بوارەیە کارکە، مێرە ناو گۆرانی وتنەوە، مێرە ناو هونەرەوە، چونکە هونەرکردن پەیامی دەوێت. ئەگەر تۆ پەیامت نەبێ لە کاتی گۆرانی وتنێکە، ئەگەر تۆ پەیامت نەبێ لە ئەداکردنێکی سەرستەیجێکا کە شانۆیەک نازانم درامایە هەشتێک پێشکەشەکەی کابێ نەیکەی باشترە. ئەگەر بۆ خۆ دەرخستن بێت دڵنیابن زۆر کەس هەیە هیچیش نییە توانێت بە ڤیددیۆکی ئاوا لە ماڵەوە ئەیکا یاخود نازان تەنەکەی لێدا شتێکەکە شوانێکە لە لادەیە لە شوێنێکا لەگەڵ مەڕەکانە گۆرانیێڵێ سیرەکەی ڤیددیۆکەی زۆرترین وی بۆ هاتووە. لەبەرەوە تکایە ئەگەر دەستە دەنە هەر کارێک هەوڵدەن، ئەگەر لەو بوارەیە باشتری ناکەن خراپتری مەکەن. ئەمڕۆ بێگومان باس لە دیارترین خاڵی گۆرانی بێژەکان یاخود دەنگ بێژەکانەکەین کە دەنگی خۆیان ناناسنەوە، کە تۆن دێفن، کە بڵێن سەماعیان قورسە یاخود چۆنەڵێ سەماعیان کەڕە کوێرە، شتێکی وای پێوترێ نازان بە جوانی گۆرانەکە ناتوانن بچڕن. ئەمە یەکێکە لەو کێشە گەورانەی کە ئێستا لە وەکوتم لە جیهانی گۆرانی مۆسیقاشایە، چونکە هەنێجار مۆسیقەکانی سۆڵ و ئاسفەکاتەوە ئازانی چەند جار نەشازی کردووە. ئەمە کێشەی گوێگرتنە، کێشەی گوێگرتنی هەیە بە تەواتی 100% ناتوە گۆرانەکە یاخود مۆسیقاکە بە لەبەری لەبەرکا بڵێن چۆنەڵێ بە ئینگلیزیڵە بای هارت، یعنی هێندە لە بەرگەوە بۆ بەرگ لەبەری بێ، لە ئێوە بۆ زێر لەبەری بێ، ناتوانێ وا بکە، دێنێ بە حسابی خۆی گۆرانەکە یاخود مۆسیقاکەی کردووە و حازریشە و زۆر سیقەشی بەخۆی هەیە. کاکە گیان بەڵێ ئەزانین تۆ ئاسپی، بەڵێ ئەزانین دەنگت خۆشە، بەڵام تکایە هەموو کارێک یاسا و ڕێسای خۆی هەیە بتوانە بەپێی ئەوە خاڵبەندەکان خاڵدانەیەک بێت هەڵەکانە چییە. ئەمڕۆ لێرەدا باسی یەکێک لەو خاڵە یاخود ئەو دیاردانە ئەەکەین کە لە ئێستای گۆرانی بێژ و گۆرانی وتناو لە کۆنسرتەکانە، لە چوزانم لە لایڤەکانە کە گوێمان لێ دەبێ گۆرانی بێژەیە دەنگی پڕە لە نەشاز، مۆسیقەکە بە هەمان شێوە بڵێن ژەنیارەکە لەگەڵیا زۆر نەشازی شەکا و خەڵکی گوێ لێگرێ چه پارەشی بۆ دەیەکی گوێی لێگری. لەبەرەوە تکایە بۆ ئەوەی هەمووی کێلەوانە خەڵک هەیە مەرجنیە هەموو گوێگرەکانت کە لەو شوێنەیە دانیشتووە هەمویان نەزان بن، لەگەڵ ڕێزماکاڵم یعنی زۆر نەزانی گوێگرتن بن، بەڵام هەنێکیان هەیە مۆسیقین ئیتر جارێکتر نایەتەوە ئاهەنگەکە، جارێکتر نایە گوێت لێ بگرێ، لەبەری تووشی و کێشەیە نەبی وەرە پێش هەموو شتێ گوێچکەکانت وا ڕابێنە، وای ڕابێنە کە بتانی بە باشترین شێوە گوێگرێکی زۆر باش بی. لە سەرەتایە بۆی بزانی، چونکە هەنێکمان هەیە، هەندێک کەسمان هەیە کێشەی هەیە لە کاتی گۆرانیوتنە گوێی لە دەنگی خۆی نییە، بەڵام گوێی لە دەنگی ژەنیارەکەی یاخود لە یەکێکی ترە، بۆیە تۆنەکەی ئەڕوا بۆ ئەو. وەرە سەرەتا یەکەمین هەنگاو بۆ ئەم ڕێنمایانەی ئێستا کە ئەمانە ئاوا فایلێکی وامان پێویستە لەگەڵ مۆبایلێکی ترە، بڵێن مۆبایلێکی زیادە کە دەنگی خۆپانی پێ تۆمارەکەین. بۆ نمونە سەرەتای سەرەتا بووی بتوانانی دەنگی خۆت بناسیتەوە و بە جوانی تەوێ گوێت لە دەنگی خۆت بێ، سەرەتاوە کوتم ئەم فایلە دێنی باشە، یەکێک لەو ڕاهێنانی کە دەیکەی ناسینەوەی دەنگی خۆتە. بۆ نمونە ئیتر نازام کتێبێک بێ، فایلێک بێ، شتێک لەم بابەتە. ئەمە لێرە بۆ هەتا نزیکتری خەیتەوە دەنگی خۆتە نزیکترە بێتەوە، زیاتر گوێچەکانە گوێی لە دەنگی خۆتە بێ.
ئەمەیەکێک لەوانە هەوڵ بە سەرەتا هەموو ڕاهێنانێک پرۆڤەکردنی گۆرانیەک پێشتر هەوڵ بەم ڕاهێنانە بکە. پاشان دێنین ئەم مۆبایلێکی تردێنین بڵێن نازانم هەر ئامێرێکی بچکۆ لە دەنگی خۆت تۆمارەکەی لەسەر ئەم شێوازە دەنگەکەی خۆ تۆمارەکەیت پاشان دێنیت پێچینی خۆت بڵێن یاخود ئەو لەزمێ یاخود ئەو گۆرانی کە توتە بە هەمان شێوە لە هەمان خەتابیڵیتەوە. هیچ کات بووە چی بێتیتە ئاهەنگێک یاخود کۆنسێرتە یاخود لای بێ نازام چی سیرەکەی ئەو کەسی کە گۆرانەکە ئەڵێ سەرەتا نایزانیت ئەمە چی گۆرانێکە ئێڵێ ئەڵێ هەیلەوە ئەم گۆرانێم گوێ لێ بۆ بەس بەنەوعێکی تر یاخود ئەمە لە شتێکە چێ بەس نایناسیتەوە کە زۆرێکتان نەشازەکەن هەستی پێ ناکەن بڵێن ئەو دەنگەی کە گۆرانەکەی پێ دەڵێ وا هەستەکەی تەواوی بەڵام تەواویژنی بۆ لەبەرەوەی گۆرانی بێژەکە یاخود بڵێن مۆسیقیەکە بە نەشازی ئەو گۆرانی عەسفەکەن بۆیە ئەڵێ ئەمە لە چۆنەڵێ ئەمە لە خزمی شتێکە چێ بەس ئەوەش نییە. من چەند جارێک ئەوانەی گۆرانەکانم بۆ دەنێرن بە دەنگی خۆی بەڕاستی نازانم چ گۆرانیەکە درۆتان لەگەڵا ناکەم بۆیە داوای گۆرانی ئۆریژناڵەکەکەم ئەڵم ئەمە چ گۆرانیەکە کە ئەسلەکەم بۆ نێرێ سیرەکەم ئەوەی تۆ و تودا هەر زۆر دوورە لەم گۆرانی ترەوە کاکە گیاندا دەگیان. یەک تۆنی ڕێک تۆمارەکەین بە دەنگی خۆت. پاشان وەرە هەمان تۆن ئەم تۆنە تۆمارکراوە کە تۆمارت کردووە لێی بدەرەوە بە دەنگی پاشان دەنگێکی تر بانی تۆن نزمتر یاخود نیتۆن بەرزتری لەگەڵا بڵێ بۆی بزانی جیاوازی ئەو تۆنەی پێشتر کەوتوتە چییە. ئەمە ڕاهێنانێکی زۆر باشە بە گوێکانێک کە بتوانی هاوکاریان بکەی سەماعەکەت باش بێ گوێگرتنت باش بێ یاخود نەشاز نەبیت لەگەڵ گۆرانی مۆسیقا و شتەکانە کە دەرەچیت. چونکە هەر بۆی بزانی هیچ دەنگێک لە دنیاە بوێنەی دەنگی خۆت لە دەنگی خۆت ناچێت بەڕاستی. پاشان تۆرە دەنگی خۆت بتوانە دەنگی خۆت تۆمارکە لەگەڵ دەنگ تەنانەت پیانۆ کەمانچە نازانم هەچ ئامێرێکی تر بێ دەنگی تۆ دەربێنێتەوە زۆر زەحمەتە زۆر سەختە لەبەرەوە هەر دەنگی خۆت لە دەنگی خۆ دەچێت بۆیە هەرەوێ بە دەنگی خۆدەم دەنگە تۆمارکە بە دەنگی خۆت دەنگی نزمتر و بەرزتریشی لەگەڵا تۆمارکە بۆ ئەوەی ڕاهێنانێکی گوێچکە بۆ ئەوەی گوێگرتنی و ڕاهێنان بە گوێچکەکانە بتەویکەیت. هەوڵدا دەنگی خۆت لەگەڵ دەنگی خۆتا ڕێکخەی دەنگی خۆت لەگەڵ دەنگی خۆتا توینکەی نەسب بکەی وەرە بیهێنا ئەم دەنگەی خۆتت کە تۆمار کردووە بە هەمان شێوە ئەم دەنگە لێب دەرەوە تۆمارەکە و لەگەڵا بڵێرەوە بزانە تا چەند ڕێکن. ئەمە هەمووی ڕاهێنانە بۆ گوێچکە. ئەمە خۆی بۆ خۆی ڕاهێنانێکی گوێچکەیە بۆ بەهێزکردنی گوێگرتن و گوێچکەکانتە. ئەم جارەیان هەمان تۆن کە تۆمارمان کردووە بە هێواشی نیو تۆن بەرز بەرەوە لەگەڵیا پاشانۆرەوە هەمان تۆن بزانە لەگەڵ منابە بزانە ئەتوانی دوای من تۆماری بکەیتەوە یاخود ئەتوانی دوای من هەمان شت بکەیتەوە. بینیت لێرە هاتمە سەر هەمان تۆن پاشان بەرز بوومەوە نیوتۆنێک بڵێن هاتمەوە سەر خەتی خۆم. ئەمە ڕاهێنانی دەنگەژەکانتە ڕاهێنانی گوێچکەتە. دڵنیا بن ئەم چەند ڕاهێنانەی لەم ڤیددیۆیەدا کە پێشکەشتان یەکەم دڵنیا بن باشترینن کە زۆر هاوکاریتانەکە بۆ سەماعی بۆ تۆندێخی بڵێن کە چۆنەڵی سەماعیت کوێرە باوا بڵێن. ئەم جارە بە پێچەوانەوە هەمان
تۆماری دەنگی پلەیەکەمەوە لەگەڵیان نیوتۆن بە هێواشی دێمە خوارەوە دیسان دێمەوە سەرخەت. ئەمە خۆی لە خۆیان هاوکاریەکە بۆچی وەکو وا بێت تۆ سایەقیت لەسەر شەقامێک قیرەکە بۆ تۆ دانراوە سیارە لێ بخوری، بەڵام سیرەکەی ئەوە سەر شەقامەکە بۆ لێخوڕینە، سیرەکەی تۆ چیتەتە سەر گڵەکە سەر خۆڵەکە سیارە لێخوڕی. ئەمە بۆ ڕاهێنانی ئەوەیە تۆ بتانی لە هەمان شوێنە ڕاگیر بیت، بتانی سایقەکە تەواو بێ کارەسات نەخەیتەوە بە پشت و پێشی دوای خۆتەوە. ئەبێ ئەم جاریان کە دەنگەکەمان تۆمار کردووە لە خۆت بکەی هەمان دەنگی تۆنە کەی پێشتر تۆمارم کردووە بیدۆزیتەوە لەگەڵیا بمێنیتەوە، پاشان نیتۆن دەینە خوارەوە بۆ ئەوەی سەریشەوە بە هەمان شێوە دیسان دەیتەوە خەتەڕێکەکە. ئەمە لێرە ئەم ڕاهێنانە چیمان پێ ئەڵێ ئەو تۆنە دەنگی کە تۆ ڕێکیت لەگەڵیا بڵێن خەتەڕێکەکە لەگەڵیا ئەڵەیتەوە دەنگت بڵێن باوای دانی زرمەکانی دڵت ئەڵێ دوم بەڕێکی ئەڕوا هیچ کێشەی نییە، بەڵام کە تۆ لەگەڵ دەنگە ڕێکەکەیە هاتووی دەنگە تۆزێ نزمەکەیتەوە یاخود تۆزێ بەرزەکەیتەوە سیرەکەی وەکو وابێ خەریکە ئەڵەی لە شوێنێکی هەڵا ئەدەیت و دڵێ پەلەپەلیاڵە دوم ئاوا، یعنی ئەمە خۆی لە خۆیە هاوکاریەکت دەکات کە لێدانی دڵ دەبێ لە مەزبوط بێ ئەبێ لە جێگەی خۆیان بێ، بەڵام تۆ دێنیت شتێکی هەڵە ئەەکەی. ئەمانە ئەگەر بێت و ئێمە خۆمان بتوانین بەم ڕێنماییە یاخود بەم ڕاهێنانە گوێچکەی خۆمان ڕابهێنین، دڵنیاتانەکەمەوە زۆرێک لە دەنگە خوار و خێچەکان ڕێک دەبنەوە. با ئەم ڕاهێنانێکی تریش کە ئەمەشیان هەر زۆر گرنگە، هیوادارم بتوانن لەگەڵما چەند جارێک گوێ لە ڤیدیۆکە بگرنەوە، کۆپی بکەنەوە، بزانن من مەبەستەکەی من چییە، پاشان ڤیدیۆکە ڕاگرن لەگەڵ ئەوەی من تێگەشتنی ڕاهێنانەکەی منە خۆشتان دووبارەی بکەنەوە، پاشان دوای گوێ لە دەنگی خۆت بگرەرەوە بزانە تا چەند ڕاست کردووە. ئەم جارەیان دیسانەوە دەنگی خۆمان ڕێکۆرد دەکەین بە پارچەیەک، بڵێن ئیتر هەچ نازانم لەزمەیەک بێت، هەچ پارچە گۆرانیەک بێت تۆ بتەوێ ڕیکۆردی کە بە لەم دەنگەیە، پاشان بێنە لەگەڵ یا بڵێرەوە هەوڵی ئەوە بدە ماچینی بکە، بڵێن یعنی هەمان تۆن بێ لەگەڵ یەکا کە دێتەوە. لەگەڵ ئایلینەوە زانین بە هەمان شێوە مەرج نییە لە یەکەم جارەوە تۆ بتانی هەمان تۆنی دەنگی بێنی، کێشە نییە، چەند جارێک گوێ لە ڤیدیۆ گوێ بگرەرەوە بزانە لە مەبەستەکەم تێبگە، پاشان چەند جارێک چەندین جار بەدەیان جار تۆماری دەنگەکەی خۆت لێبەرەوە دیسانۆڕ لەگەڵا تۆماری بکەرەوە دەنگی نوێکەت بڵێن تۆمار کراوەکە و پاشان دەنگی دووەمی خۆت یەخەیتە سەر، زانە تا چەند توینە، تا چەند ڕێکە، تا چەند نەچنە سەر یەک. هیوادارم مەبەستەکەم بگات لێم تێبگەن مەبەستم چییە. کەوابێ ڕەنگە یەکسەر وەکو من نەتوانن لە یەکەمین جارەوە هەمان تۆن دەرکەن، بەڵام هەمومان مرۆڤین هەڵە دەکەین، کێشە نییە، ئاساییە، دووبارە و سێبارە و دەبارەی بکەرەوە، دڵنیاتانەکەمەوە ئەم ڕاهێنانە بە گوێچکەتان ئەمە زۆر گرنگترە وەک لەوەی لە قوڕکتان. سەرەتا تۆ گوێچکەت ڕابێنە بتوانە لەگەڵ مۆسیقا و ڕتمەکانە دەرچی، پاشان تۆ بێنە گۆرانی بڵێ. هیوادارم ئەم سێ ڕێنماییە گرنگە بە تایبەت زۆرترین کات دووبارەی بکەنەوە تا
تاکو خۆتان بتوانن دەنگی خۆتان بناسنەوە، وەک لەوەی خەڵک پێتان بڵێ singing off pitch گۆرانی ئەڵێ بڵێ singing on pitch. ڕێک وەکو پێشتری ژووتومە وەکو وابێتۆ سایق بی و شقامەکە بۆ تۆ دانراوە قیرە لەسەر قیرەکە گۆرانی بڵێ لەسەر قیرەکە بڵێن سیارە لێ بخوڕی، بەڵام هێندە نەشادی تۆ لەسەر گەڵەکەی تۆ لەسەر خۆڵەکەی سیارە لێ ئەخوڕی. ئەمەش هەمان شێوەی سایقیە و گۆرانیتنیش بە هەمان شێوە. تکایە زۆر زۆر ئاگاتان لەو خاڵانە بێ، تکایە هەچ پرسیارێکتان هەیە بە هیچ شێوەیەک شەرم مەکەن لە پرسیارکردنەکە، ئەتوانن بە ئیمێڵی amalkurda@hotmail.com بۆم بنێرن، یاخود ئەم سەبسکرایبی یوتیوبی ئەمەل سەعید کوردە بکەن لە زۆرینەی فەیسبوک و سناپچات و ئینستاگرام ئەوانەشەوەکو ئاگاداری من ئەم ڤیدیۆیانەدا ئەنێم بەڕەسمدانم ئەڵەم چەکی یوتیوبەکەم بکەن بە لینکدام ناوە ڕوونکردنەوەکانم داناوە، تکایە ئاگادار بن. ئومێد دەکەم هەمووتان سوتان لێبینی بێت. زۆر سپاس بۆ ئەو متمانەی کە داوتانە بە من کە زۆرێکتان پرسیارەکانەکەن یاخود گۆرانەکان دەڵێن بۆ منێنێرن گوێ لێگرم، هەر بۆیە ئەو گۆرانیانەی کە دەنێرن دڵنیاتانەکەمەوە دیسانیەوە کە بە هیچ شێوێک ناوی کەستان نایەت، تەنها گۆرانەکە دەتوانن بنێرن، من بە ڤیدیۆ بۆتی بڵاوکەمەوە بۆی نەکە هەر بەڕێزت سوودی لێبینی، بەڵکو چەندین بەڕێزی تر کە دێنە ناو بوارەکەەوە بتوانن سوودی لێبینن. ڕێزی ئەمەلی سەعید کوردە قبوڵکەن، خواتان لەگەڵ.